بەناوی خوای گەورە و میهرەبان ئەوڕۆ هەفتی چاری 2020 بە پێویستمان زانی کەوا چەند زانیاریەک دەربارەی نەخۆشی و پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری شاری هەولێر بخەینە ڕوو. دوای ئەوەی کەوا ئەو نەخۆشیە لە سەرتاسەری جیهان بڵاو بوویتەوە، لە نێویشیان وڵاتی عێراق و هەرێمی کوردستان، بە تایبەتی لە شاری هەولێر دوای ئەوەی گشت ڕێنماییەکان و ڕێکارەکان جێبەجێکران، لە سەرەتا دەست بە خۆپارێزی کرا و گشت ڕێکارەکانی خۆپارێزی گیرانە بەر. دوای ئەوە کەوا نەخۆش دەستنیشان کرا، سەرەتا نەخۆشەکان بە شێوەیەکی گشتی ژمارەکانیان بە کەمی دەستی پێدەکرد، بەڵام لەو چەند ڕۆژەی ڕابردوو کەوا ژمارەیەکی زۆر لە شاری هەولێر تۆمار کرا، بە پێویستمان زانی ڕوونکردنەوە بدەین لەسەر ئەوەی کەوا دوای ئەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و هەروەها لە ژووری ئۆپەراسیۆنی هەولێر جەخت لەسەر ئەوە دەکراوەکەوە هاوڵاتیان پێویستە پابەندی ڕێنماییەکان بن و لە ماڵەوە دەرنەچن. دیارە بەهۆی جێبەجێنێکردنی هەندێک لە ڕێنماییەکان و قەدەغەکردنی هاتوچۆ لە گەڕەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر پرسە دانراوە، بۆ دوو پرسە هەبووە. ئەو دوو پرسە بۆ هۆکاری ئەوەی کەوا چەندین نەخۆشی لێ تۆمار بکرێتن و ژمارەیەکی زۆر لەو تازیەیە هەلگەری ڤایرۆسی کۆڕۆنا بن و دەستنیشان بکرێن. تا ئێستا ژمارەی ئەو کەسانەی کەوا هەلگەری ئەو ڤایرۆسن لە شاری هەولێر بوو بە 138 نەخۆش، لە نێویان 20 نەخۆش تا ئێستا چاک بوونەتەوە و پشکنینەکانی تاقیگەیی یەک لە دوایەکیان نێگەتیڤ دەرچوون و گەڕانەوە ماڵەوە. ئێستا 118 نەخۆش ماوە لە ناو نەخۆشخانەکانی شاری هەولێر کەوا بۆ چارەسەرکردن تاکو ئێستا ئێمە 4 نەخۆشخانەمان بەکارهێناوە، یەکێکیان زیاتر بۆ فلتەرینگ و ئەو نەخۆشانەی کەوا گومان دەکرێت یان پێشبینی دەکرێتن هەلگەری ڤایرۆسەکە بن، لە فریاکەوتنی ناوەن سنتەری چارەسەری کۆڕۆنا ئەلەوێ چارەسەریان بۆ دەکرێت و دەستنیشان دەکرێن کە پۆزتیڤ دەرچوون، ئەوە دەگوازرێنەوە ئەو نەخۆشخانانەی کەوا دابین کراوە بۆ دیاریکردنی بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانە. سەرەتا نەخۆشخانەی پێشمەرگە بوو، دواتر نەخۆشخانەی ئیماڕاتی، دوای ئەوە کەوا ژمارەی نەخۆشەکان زیادی کرد و پێشتر ئامادەکاری بۆ کرابوو کەوا نەخۆشخانەی ڕزگاری لەبەر ئەوەی دوای ئەوەی قەدەغەکردنی هاتوچۆ و ڕاگەیاندنی پشوو نەخۆشخانە زیاتر ئەو نەخۆشخانەی ڕزگاری زیاتر ڕاوێژکاریەکان و ئەو نەخۆشانەی کەوا حاڵەتی ساردی پێدەڵێن کۆڵد کەیس پێدەگوترێت، ئەوانە زیاتر چارەسەر دەکران پێشتر لە ڕزگاری. لەبەر ئەوە ژمارەی نەخۆشەکانی کە لە ناو نەخۆشخانە بوون ژمارەیان کەم بوو، بۆیە بڕیاردرا ئامادەکاری بکرێتن لەو نەخۆشخانە و بە پێی پسپۆریەکان نەخۆشەکان گوازرانەوە بۆ نەخۆشخانەکانی تر. ئەوێت چۆل کرا و ئامادەکاری کرا بۆ نەخۆشی کۆڕۆنا. ئەو دوو ڕۆژەی کەەوە ئەو نەخۆشانەی کە تۆمار کران 18 نەخۆش لە پێش 2 ڕۆژ و 41 نەخۆش دوێنێ لەگەڵ نەخۆشی ئەو ڕۆژکەوە 5 نەخۆش بوون. ئەوانە بڕیاردرا لە نەخۆشخانەی ڕزگاری داخل بکرێن و لەوێ چارەسەر وەربگرن ئەگەر پێویستیان بە چارەسەر بێت. بەداخەوە لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە هەندێک شوێن و ئەولا هەندێک ڤیدیۆ بڵاو کراوەتەوە کەوا ئەو نەخۆشخانەیە خزمەتگوزاریەکانی دروست نییە یاخود بەڕێکی بەڕێوە ناچێت. ئێمە دوێنێ شەو لەگەر بەڕێز وەزیری تەندروستی سەردانی نەخۆشخانەکەمان کرد، لە نزیکەوە ڕەوشی نەخۆشەکانمان بەسەر کردەوە، لەگەڵ کارژێری نەخۆشخانە دانیشتین و کۆبنەوە کرا ئەگەر هەر کەم و کوردیەک هەبێتن چارەسەر بکرێت. بەڵام لەبەرەوەی نەخۆشخانەکە پێشماوەیەک
چۆڵ کرابوو ئامادەکاریەکانی لۆ کرابوو لەبەر ئەوە بەڕاستی یەکێک لە نەخۆشەکان بەداخەوە لەبەر ئەوەی محاولەی ئەوەی کردبوو کەوا دەربچێتن و لەبەر پاکتاوکردنی ڤایرۆسی و نەخۆشی کە پێ دەڵێن ئینفێکشن کۆنترۆل ئەو شوێنەی کە دابین کرایە بۆ چارەسەری ئەو نەخۆشانە ئەو شوێنانە داخراوە ئەو محاولەی کردبوو دەربچێتن و دەرگای شکاندووە دوای ئەوە هەستایە بە تۆمارکردنی ئەو ڤیددیۆیە و ڤیددیۆیەکە دوورە لە ڕاستی ئێمە سەردانمان کرد لە نزیکەوە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی و لە نزیکەوە ڕەوشەکەمان سیر کرد و لەگەڵ نەخۆشەکان دوایین بە شێوەیەکی گشتی نەخۆشەکان هیچ گرفتێکیان نەبوو. ژمارەی کەرەنتین تا ئێستاکە بەردەوامە ئەو کەسانی کە کەرەنتین کراون بە تایبەتی ئەو کەسانی کە لە دەرەوە وڵات هاتبوون یانیش ئەوانەی کە بەرکەوتەی نەخۆشەکانن تا ئێستا 3095 کەس لە سەرەتای پرۆسێسی کەرەنتینکردن لە پارێزگای هەولێر کەرەنتین کراوە ئێستا 679 کەس تا ئێستا ماوە لە کەرەنتین دوای ئەوەی کەوا ئەو نەخۆشانەی لەو پرسەیە دیارکران ئەو کەسانەی کە سەردانی ئەو پرسیان کردبوو خزم و کەسوکارەکانیان کەوا هەلگەری ڤایرۆسەکە بوون و پۆزەتیڤ دەرچوون دیار بوو ئەوان لە چەند گەرەکێکی تری شاری هەولێر بوون و یانیش لە شارۆچکە و گوند و شوێنی تر بوون بۆیە بڕیاردرا ئەو شوێنانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دابخرێتن بۆ ئەوەی تیمەکانی تەندروستی بتوانن لە نزیکەوە بەرکەوتەکانیان دیار بکەن و پشکنینی تاقیگەییان بۆ بکەن و جگە لەوانش وەکو شێوەیەکی هەڕەمەچی چەندین سامپڵ دیاری بکرێتن لە بۆی زیاتر ڕەوشەکە بەرچاو ڕوونی هەبێتن لە لایەنی تەندروستیەوە دڵنیابین لەوەی ئایا چەند بڵاو بۆتەوە لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ڕەوشەکە ئێمە ئەوا دەبینین کەوا ڤایرۆسەکە چوتە ناو کۆمەلگا و بڵاو بۆتەوە بۆیە زۆر گرنگە جەخت لەسەر ئەوە بکەینەوە کەوا هاوڵاتیان لە ماڵەوە بمێننەوە و پابند بن بەو ڕێنمایانەی کەوا لە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دیاری کراوە و هەروەها لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر